دیارە بەڕێز ئۆجەلان سەرکردێکی گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوین و بە تایبەت بۆ پرسی کورد لە باکووری کوردستان و هەمومان نەزانین ئەوە چەندهای ساڵە ینی لە بەندی خانەیە و بەند کراوە و زیدانی کراوە لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە و ئەگەر تۆ بتەوێ پرسی کورد لە ناوچەکە چارەسەر بکەی بە تایبەت لە باکوور کە چەندهای ساڵە بەداخەوە شەڕ و جەنگەیە مرۆڤ ئەکوژرێت لەسەر چی لەسەر کورداوای مافێکی ڕەوای خۆیەکە وەکو نەتەوەیەک مافێک وەکو گەلان بە دیموکراسی بژێ بەڵام هەمیشە دەوڵەتە داگیرکەرەکان لە جیاتی وەڵامێکی ئەرێنی بنەوە دێن بەو شێوەیە بیریان کردو بە مێژوە گەر سیرکەی شێخ سعید پیرانە ئەوە قازی مەحەمەد سمکۆیشکاکەیتر وەرەوانە ئەمانە چکەمانە بەڕاستی سەرکردە بوو بۆیە ئێستا کە جیهان و ناوچەکە ئەکۆڵەیە ململانە سیاسەکان کێشەی جوگرافی وڵاتان ئەلەم کاتە وەکێکی وەکو بەڕێز ئۆجەلان کە هەمیشە لەگەڵ پرسی دیموکراسی و مافی گەلانە بووە گرنگ بوو لە دەرەوە بێ ڕۆڵی خۆی ببێنێ بێگومان بووم یعنی خەڵکیش هەیە ئینسان وابیر نەکاتەوە لە ناو ینی خەڵک بە ڕەگەست تورکیش هەیە بەو شێوە بیرەکاتەوە بە تایبەت چەپەکانی تورکیا بەڵام هەمیشە وەکو ئەڵێ ئەم وڵاتانە دەسەڵات لای خۆیان نیە هەمیشە دەسەڵات لای غەربە لای ناتۆیە لای وڵاتە زلهێزەکانە وەکو ئەمریکا و بەریتانیا و سەرمایەدارانی ئەوروپا بیر لە بەرژەوەندەکانێک بیر لە مافی مرۆڤ ناکەن و ئەم هەڵمەتە بەڕاستی هەڵمەتێکی باشە کە هەڵمەتێکی کە بە تۆ بە دیموکراسیانە هەڵمەتێکە دەست پێ کردووە بەست نەوەستاوی کە وڵی لە کوردستانە کاڵێم کوردستان مەبەسم هەموو بەشەکان تۆ هاتووی لە جیهانیشە لە ڕێگای دیبلۆماسیەوە لە دەرگای هەمووادت بەڵام لە بیرمان نەچێ کە متابعەیەکی ئەماکەی زیاتر خەڵکە پێشکەوت و خواز و چەپەکان چی لە ئەوروپا بێت چی لە ئەمریکای لاتین بێت چی لە وڵاتە عەرەبیەکان و ئەو شوێنانە بێت زیاتر ئەمە بەدەم هاتوو بۆیە لێرە بۆمان دەرەکەوێت ئەبێت جیهان لەمە دووە دەسەڵات لە جیهان لەمە دوا بدرێتە دەست خەڵکی پێشکەوت و خواز و مرۆڤ دۆست بدرێتە دەست چەپەکان ئەو کات بێگومانم هەموو گەلان بە ئاشتی و بە پێکەوەژیان بیر لە چارەسەری کێشەکانی یەکترەکەینەوە نەک بە ئاگر و ئاسن بۆیە هەر هەمومان پشگیری ئەو پاڵپشتی ئەو هەڵمەتە ئەکەین و بەردەوامە بین بێگومانم جێگای خۆیەگرێت ئەگەر ئەو لە دەرەوە بای دەوری خۆیە بینی وایتوانینەکە ئیش لەسەر ئاشتی بکە ئیس لە پێکەوە ژیان بکە کە من باسی ئەوم کرد بەڵام وڵاتانی زلهێز و بە تایبەت ناتۆ سەرمایەدارانی جیهان یعنی ڕێگا بەمە نادەن ئەزانن ئەم دەوری خۆی بینە چکە بەرژەوەندی ئەوان لە وڵاتان بەرژەوەندی شەڕ و کێشە و ململانیە بۆیە ئەگەر ئەو لە دەرەوە وایە بێگومانم بۆ دەوری خۆی ئەبینی چۆن ڕابەرانی کورد و تێکۆشەران بەداخەوەی سە بەشێکیان لە ژیان نەماون و ئەو شەیتوانی ڕۆڵێکی کاریگەری خۆی ببینە بەڵام بەرژەوەندی ئەو وڵاتە زلێزانە و ناتۆ لەوە نییە کە خەڵکی وەک بەڕێز ئۆجەلان لە ناو ساحەی سیاسیابێ لە ڕاستیدا بەڕێوەچوونی کەمپینی بەڕێز ئۆجەلان کەمپینێکە بەڕاستی لە جگای خۆیدایەوە گرنگە و پێویستە هەموو گەلی کورد بەشداری لەو کەمپینە بکاوە هەموو ڕێکخرا و حزبە دموکراتەکانی دنیا و هەموو ئەو ڕێکخرا و کەسانەی کە داوای پاراستنی مافی مرۆڤ دەکەن داوای ئازادی دەکەن داوای دیموکراسی دەکەن پێویستە لەو کەمپینە بەشدار بن بێگومان ئازادی بەڕێز ئۆجەلان هۆکارێکی زۆر گرنگە بۆ چارەسەرکردنی زۆر لە کێشەکانی ناوچەکە و بە تایبەتی کێشەی کورد لە باکووری کوردستان کە نزیکی سەدەیەکە کورد لە باکووری کوردستان دەچەوسێتەوە و کورد شۆڕشی کردووە دەوڵەتی سەردەستە تاکو ئێستا نەیتوانیوە بە شەڕ و کوشتن بە ماڵوێرانی لە ڕێگەی سەربازیەوە کێشەی کورد حل بکاوە هیچ کاتێکیش بە حلکردنی کێشەی کورد بە مەسەلەی سەربازی ناکرێت بۆیە باشترین ڕێگا بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لەو بەشەی کوردستان لە ڕێگەی دموکراسی و گفتوگۆیە و کەسێکیش کە بتوانێت کاریگەری زۆر بێ و بتوانێت چارەسەری لابێ بەڕێز ئۆجەلانە کە ئومێد دەکەین
ئەو کۆمپینە ئامانجی خۆی پێکێت و بتوانێت بەڕێز ئۆجەران ئازاد بکات. بێگومان ئێمە داواکارین کە هەموو کوردێکی دڵسۆز، هەموو کەسێک کە لە خەمی نەتەوە نیشتیمانی خۆیدایە، هەموو ئازادی خوازێک، هەموو ڕۆشنبیران، هەموو هونەرمەندان، هەموو سیاسەکان پشگیری لەو کەمپینە بکەن و بۆ سەرخستن و بە ئامانجگەیشتنی ئەو کەمپینە و ئازادکردنی بەڕێز ئۆجەران.